بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لزنجير باسي خيرا أشين سر خير البشر، أشين خزمتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم. بابزانين أنبان خوازا چەند خێر خواز بووە، لەبەرەوە ئەچینە خزمەتی بانخوازی خێرخواز. سەحابەکان کە باسی پێغەمبەری خواکەن صلى الله عليه وسلم، فمن كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس، وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل فيدارسه القرآن. الله سيري أمدو خيري أرزو آسمان بيكتري أجن. فمن پیغمبری خواه صلی الله علیه وسلم چاکترین و بخشندترین کسی بوو. لە ڕەمەزانیشا بەخشندەیەکەی ئەوەندەی تر زیادێ کرد لە کاتێکا بە خزمەتی جبریل ئەگەی. پێکەوە دەرسی قورئانیان بۆ یەکتری ئەخوێندەوە، ئەو مامۆستا و قوتابی بەسەر یەکا قورئانیان ئەخوێندەوە لە چ مانگێکە؟ لە مانگی ڕەمەزانە. کەلامی چێ؟ کەلامی خالق. دوو کەس سبحان الله کەلامی خالقێک کە ئەرز و ئاسمان پێکەوە ڕەبتەکە لە مانگێکی خەیرە ئەبێت چی لێ دەرچێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕەمەزانە لە شوکرانە بژێری هاتنی جبریلا کە هەموو شەوێک لە خزمەتیا بوو، بەخشندەکانی زۆرە کرد، چاکەکانی زۆرە کرد، بەرامبەر بەو بەخشە گەورەی کە خوای گەورە لە عەبدەکانی خۆش بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخشندە بوو، چونکە لە ڕەمەزانە باشترین سەدەقە لە ڕەمەزانایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەمەزانی هەڵەبژارد بۆ ئەوەی کە زۆرترین چاکەی تیا بکە. کوردی خۆمان لەمەیە زۆر جوان پێکاوێتی، زەکاتەکانیان ئەخەنە ڕەمەزانەوە، خێر و سەدەقە و چاکەکانیان ئەخەنە ڕەمەزانەوە. سەرفترەکان ئەبێ بە ئیجباری لە ڕەمەزانە بێ. بۆیە ئینسان لە ڕەمەزانە کە ئەبینێت فەقیرە بینێ، هەز بە ئازاری پرسێتی ئەکات، ناڕەحەتە بێ، زیاتر بەخشندا بێ، زیاتر بیری خەڵکێکی هەتی و فەقیر و بێوەژن و بێدەرەتانێکە بێتەوە. بە تایبەتی لەو کاتێک کە شەیتان لەغاو کراوە، ئیتر ئەو شەیتانەی کە یەعیدکم الفەقر وەیەئمڕکم بالفەحشاء، ئەو شەیتانەی کە لە دەست بگرەوە نەیبەخشی نەکەی کەمە بێت بەشر ناکە مناڵەکانی خۆ. ئەو کاتانەش ئەو شەیتانە کەیتر سوڵتانی نەماوە بەسەر هیچ کەسێکە، ئالەو کاتیا ئینسان دڵواڵاترە بێ بۆ بەخشین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان أجود ما يكون في رمضان. لە ڕەمەزانە زۆر خێرکردتر بوو لە کاتێکا قورئانی خوێند، کەواتە قورئان تەنها بۆ ئەوە نییە کە بیخوێنین و جێبەجێ نەکەین. قورئان بۆ ئەوەیە هل بدايته كدسبيك الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. هل لقل آية كان في غنبري إخوة تفاعلك كتفاعلك ذي بخشي شوني بخشي. فكان رسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من الريح المرسلة. في غنبري إخوة وكبا بسر خلق آهات وأجون با شون بردواميت هيش كسيك للزاوية وحتاوكو آسمان لەڕۆکەوە هەتاوەکو ئاژەڵ کەس لی پێبەش نابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کەسێک لە بەخشندەی پێغەمبەری خوا بەهرەمەندە بوو صلی الله علیه وسلم. فكان أجود بالخير من الريح المرسلة. ئەها با بەردەوامیەت نە ئەوەستا بەسەر هەر شتێکی شائەهات ئەیگرتەوە دایە پۆشی بە بەخشندەی و بە گەورەیی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بەخشندە بوو بە هەر چوار لایە. جارێکیانە فەرمێ ئەبا ذەڕ، فەرمێ ئەی ئەبا ذەڕ. ئەبا ذەڕ ئیجێڕێتەوە. ئەبا ذەڕ موقفێکی زۆر پێخۆشە، جارێکیان لە خزمەتی پێغەمبەری خوایە و دەمەوە ئێوارەیە. فەرمێ ئەبا ذەڕ ئەی ئەبا ذەڕ. لەبەیک یا ڕەسوول الله، پێغەمبەری خوا لە خزمەتتام. ئێمەش بۆ هەموو حەدیث و هەموو هەڵوێستێکی پێغەمبەری خوا بێ ئاوا بین لە خزمەتامی پێغەمبەری خوا. فەرمی ئەی ئەبا ذەڕ حەز ناکەم ئەو ئوحودەی کە سیرم کرد و حل بەردەستمانە بوو، الله ئێوارە بێ و لە خزمەتی پێغەمبەری خوایە بیت و لە خزمەتی ئوحودا بیت و ئەو ئوحودەی کە یحبنا ونحبه. فەرمی حەزەکەم
ئەگەر بەقەدەر ئەو چێوی ئوحودە ئاڵتوونم هەبێ بەو هەموو تریلیۆن تەنەوە 3 ڕۆژ ناڵم بەسەریا تێپەڕێ بەشی قەرزەکەی خۆمی لێگل لە دەمەوە کە قەرزارم هەتا ئێوارەی 3ەم ڕۆژ هەموویە بەخشمەوە. الله نایە الله ئابە و شێوەیەژەی بەخشمەوە. وەرە ئاڵتوونی لە بەردەسا بێ ئاڵتوونیش پێغەمبەری خوا فەرمێ ئەمە چ خێرێکە، ئەمە چ شنەبایەکە هەڵی کردو ڕەحمەتە للعالەمینە لە هەموو بوارێکان. فەرمی ئەبا ذەر مەڵی پێغەمبەری خوا فەرمی إن الأكثرين هم الأقلون يوم القيامة. ئەوانەی کە لە دنیاە دەوڵەمەندن ئەکرێ هەژار و فەقیرەکان و لە ئەتوپاتەکانی قیامەت بن إلا من عمل بماله هكذا وهكذا وهكذا. دەست نەبا بە چروکی دەستگا بە گرفانیە ئللا مەگەر کەسێکی دەوڵەمەند پارەکی ئاوا بەخشی بێتەوە ژنا لە قیامەتە بە مفلیسی لێی دەرەچێ خوای گەورە پەنامان با. بۆیە سەحابەکان وشایەتی بۆ پێغەمبەری خوا دەن صلی الله عليه وسلم ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما قال في الإسلام لا هیچ کاتێ لای نەبوو بۆ هیچ شتێک هەر کاتێ داوا لە بکردایە پێغەمبەری خوا بم دەری فەرموو بەڵێ فەرموو لای نەبوو مەگەر لە لا إله إلا الله یان دەبێ هەر کاتێک. ئەفەرموو سەحابەکان هاتن ئەنسار هاتن تیای پێغەمبەری خوا بەشمان فەرمی فەرموو تیان بەشمان فەرمی فەرموو فەرمی بەشمان 3 جار هەر داینێ تەنانەت نەک بۆ فەقیرەکانیش. سەفوانی کوڕی ئومەیە کە تاجیری جەنگ بوو تاجیری چەک و تەقەمەنی بوو پێغەمبەری خوا چەکی لێ قەرز کرده بوو ئەفەرمێ کە حونەین تەواو بوو پێغەمبەری خوا بەشیدا دوایی بەشیدا وتم أشهد ما طابت بهذا إلا نفس نبي والله أما نفسي پێغەمبەر نەبێ کەس ناتوانێ ئەم پارەی ئاوا بەخشێ. ئەم هەموو پارەیە ئەزانن پێغەمبەری خوا تەنها لە حونەینە چی دەستکەوت 4800 دانە خوشتر 8000 ئۆقیە زیو 8000 مەڕ فەرمی چی لەگەڵ خۆیانە بێتەوە هەموو شێقی خۆی ئەشدوانی نەیبەخشێ. کاتەوەی کە فەرمی حەز ناکەم ئێوارە بەسەر ما بێ هەمی فعلا بەعەمەلی جێبەجێی کرد. ئەم هەموو پارەیە ئەم هەموو سەروەتە وەڵڵاهی ئینسان لە شەو ڕۆژە پێ بێ ملیۆنێر ئەگەر نەڵێ ملیالێر بەڵام کە وەفاتی کرد تۆزێ مشتە جۆی نانی بۆ خێزانەکانی بەجێشت. قەرزاری کابرایەکی یەهودی بوو درعەکەی لای ڕەهەنگیرا بوو کەواتە پێغەمبەری خوا پارە دڵیانە پارەکە ئاوا بەسەر دەستێەوە بوو ئاوای بەخشی. ئەمە غیری پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم ئەمە لە دەست هیچ کەسێک نایە. بۆیە نەکەرەوە خۆشەویستەکانم کە بەسە سەحابەکانە ئەڕۆی داوایان لێ کرد فەرموو وەڵڵاهی ڕەزیلیتان لەگەڵا ناکەم هەرچی یەکەم لە دەستایە بەخوا هەموویتان ئەدەمێ هیچ بۆ خۆم گل نادەمەوە. فعلا هەرواشێ کرد نەکەرەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أنا أولى بكل مسلم من نفسه. الله باوك طبيعتي باوك چۆنە کە خۆی پاتەیەکی لاسیک لە پێیەکە بەڵام جوانترین پێڵاوی چرم بۆ مناڵەکەیە کرد کە خۆی مۆبایلێکی عادیەگرێ بەدەستێەوە بەڵام لەسەر ئاخر مۆدیل مۆبایل بۆ مناڵەکەیە گۆڕێ خۆی ئاواژە خۆی بە باوک و بە خاوەنی هەموو ئومەتەزانی فەرموو أنا أولى بكل مسلم من نفسه من بەبایەخترم بۆ هەموو مسلمانێک لە خۆی من بەخەمترم لە خۆی بۆ خۆی. الله جادی قەتی ئەم حەدیسە بن من ترك مالا فلورثته هەر کەسێ پاری بەجێهێشت ماڵی بەجێهێشت عافێتی بێ بۆ خۆی مناڵەکانی بۆ خێزانەکەی بۆ میراتگەرەکانی بابی بن. هەر کەسێکیش قەرز و هەتی و بێوەژنی بەجێهێشت
بۆ لای من بابێ ئێمە ئەگەر تازێکە بزانین کابرا قەرزارە لەوە چێ نەچینە تازێکەشی بڵین بخوا نانەکەشی حرامە هێوەتیوانەیە پێغەمبەری خوا خۆی ئەکرد بە خاوەنی واتە ئەگەر هەتیوێک بە قەرزاری باوکی بە مانیز بۆ بەجێ بێشتایە بەیانی کابرای یەهودیە گەیشتە سەری ئەی محەممەد یەکێ لە ئومەتەکە و مردووە ناوی فڵان کەسە ئەو نە قەرزاری منە بێنە پارەکەی بەرێ پێغەمبەری خوا وایە بچوایەتە ژێباری قەرزەکەی چێ ئەمە لەگەڵ چێیاکە وەڵڵاهی برا کە براکەی بە قەرزاری زۆر جار بەجێ هێڵێ ئەڵێ مشکلی خۆیەتی بۆ خانۆکی نافرۆشی بۆ قەرزی لای خەڵکە کۆی ناکەنەوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فەئیلەی هەر کەسێکیش قەرزی بەجێ هێشت بابێ من قەرزەکەی بۆ ئەدەبەوە ئەمە ئەم گەورەیە لە چێ ئەوە شێتەوە کە خۆی کا بە خاوەنی هەموو میلەت بزگەوتێ نا دوان نا لەگەڵ ڕەکایەکی لێ بقەومێ هەموو ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا پێغەمبەری خوا خۆی لە ژیانە بوو ماڵ و مناڵێکی بێدەرەتانی بەجێ نێهێشت بوو خۆی قەرزی هەموو موسڵمانێکی شێدایە سەیری ئەم نەفسیەتە بەرزە سەیری ئەم بەخشینەکە سەیری ئەم دڵواڵاییەکە کە بەس لە خۆی جوانە صلی الله علیه وسلم ئەڵێ ئەوەی دەرامەت ئەبەخشێتەوە تۆوی چاکەی لێ ئەوە شێتەوە خوا قەناعەتی دا بە بەندەی خۆی ڕووی جیهان ئەبێ بە موڵک و باڵ بۆی هەڵ ئەگەر خوای گەورە قەناعەتی با بە بەندەی خۆی هەموو دنیا بێ بە ماڵی ئەو بە سەروەتی ئەو خوا قەناعەتی دا بە بەندەی خۆی ڕووی جیهان ئەبێ بە موڵک و ماڵ بۆی گەورەیی خەرجی پێویستە مەگری شێبانی زۆرە زۆرترە بەفری لە خۆ بێتاقەت مەکە تۆ دەوڵەمەنیت خەڵک ڕووتێکە ئەو یە داوا لێ ئەکا مە خزمە دراوسەیە ناسیاوە لە پیاوکە ئیفلاسی کرد خزمی دوور و قەرزی کۆم بەسەرەکاتەوە مەڵێ هەموو ڕێکخراوەکانیان و ئەو نەپاریان لێسەن و بەخوا بەرگە ناگرم و تاقەتم نەما و هەر یەک لێ داوام شتێکم لێکە مادەم دەوڵەمەنی مادەم سەربانە زۆرە بە ماڵینی شەبێ زۆرتر بێ گەورەیی خەرجی پێویستە مەگری شێبانی زۆرە زۆرترە بەفری کیسەی باخەڵت و کاسەی هەژاران خاڵیکە پڕکە ئەبی بەیاران فەرمێ ئەگەر هەر کاتێک کیسەی باخەڵی خۆت بەتاڵ کرد کیسەی فەقیری شت پڕ کرد ئەو کاتە ئەبی بە هاوڕێی پێغەمبەری خوا و ئەبی بە سەحابە کیسەی باخەڵت و ئەبۆ چکە شوێن پێغەمبەری خواکەی شوێن پێی ئەو هەڵەگریتەوە کیسەی باخەڵت و کاسەی هەژاران خاڵیکە و پڕکە ئەبی بەیاران چاکی بنیادەم دڵ و دەروونە کە تۆ دڵسۆز بیت خەڵک لێک مەمنونە چاکی بنیادەم دڵ و دەروونە کە تۆ دڵسۆز بیت خەڵک لێت مەمنونە چاوت لە ماڵی کەس نەبێ مەردی کە بەخشندەیش بی وا جوانە مەردی کە بەخشندەیش بی وا جوان مەردی هەندێکیش ئەی خوا و ئەی بەخشێتەوە دوو چەندانیشی زوو بۆ دێتەوە چاو نابڕێتە مەسنەد و پارە بۆ ئیشی فەقیر وەک خزمەتکارە ماڵی نەبەخشی کەمتر بەرئەگرێ مێوکە نەیبڕی کەمتر بەرئەگرێ ماڵ لی نەبەخشی کەمتر بەرئەگرێ مێوکە نەیبڕی کەمتر بەرئەگرێ سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه